کورد لە مێژە گۆتیتی ئاو ئاوەدانی وەنیە ئاوەدانی دەبا ئەو ئیشە کە کرا ئەوە خۆی ئێستا کۆمەڵە کەسە تێیدا مستەفید بووە و باڵەخانە و بینا و جەماعاتانە خۆیتیان مەسەلەن وەنیە دروستیان کردی و پاریان لە خەرشوەرتی خۆر کاتەناوی خەڵک تێدا مستەفید بوو بارگرانی کەتیتە سەچێ بارگرانی کەتە سەر حکومەتی ئەو بینا و ئەو عیمارات و ئەم جەماعانە دروستکە هیچی حکومەتی نییە ڕاستە ژمارە کرێچەکە هەروەکی خۆیەتی خەڵکی بێخان و هەروکە خۆیەتی استفادەی لێ نەکردی ئەوە سەر بە وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن و هیچی ئەوانە نییە خەڵکەکە تەقدیمی کردیە لۆی دەرچووە وەری گرتیە و استیفادەی کردیا و مجەماعانە هەمووی ئەوە یەک دوو یعنی حکومەت زەرمەند بە بەوەی دەبی خزمەت گوزاری بینی دوو پەرەسەندنی هەولێری غەڵەتەشی زۆر گەورەی تێدا بوو بەوەی کەوا فکریان لە ئاوی نەکردەوە ئەتوو بڕۆ هەموو وڵاتەچی ئینسان کە نیشتە جێبووە لە نێزیک ئاو نیشتە جێ دەبی تەبیعەتی وەزکۆ ئاو نەبی ناژی ئاوەدانی نابی ژیان نەبی ئەمن خەریجی مێژوومە وەنیە ئێستا ماستەرم لە مێژوویە لە کۆنەوە هیجرەت سەبەبەکەی دووشت بووە کۆچکردنی جەماعی دەرێم نەک تاکە کەس یان لە بەربێ ئاوی بووە یان لە بە شەڕ و شۆڕ بووە دەبایە هەولێر فراوانیەکەی و پەرەسەندەکەی هەمووی بەرەو لای زەیبی بەرەو ڕووباری بی